فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کۆڕبەندی فڕۆکەخانە شارستانیەکان و کارگۆ گەشتوگوزاری ساز کرد. 20 کۆمپانیای گەشتوگوزار لە بواری ئاسمانی وشکانی کارەکانیان نەمایش کرد. سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکان پرۆژەکانیان خستە ڕوو. وەزیری گواستنەوە گەیاندنی حکوومەتی ناوەندیش بەڵێنی بودجەیەکی گەورەی بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا و بڕیاری دانانی ڕاداریش بەم نزیکانە جێبەجێ دەکرێت کە لە ڕووی فڕۆکەوانیەوە سوودێکی زۆر بە شارەکان دەگەێنێت. تفتح مطارات محلية في كل محافظة عراقية. لە بەرنامەماندایە لە هەر پارێزگایەکی عێراق فڕۆکەخانەیەکی نێوخۆیی بنیاد بنین. بۆ نمونە فڕۆکەخانەی مووسڵ کە دوای ئازادکردنی بەنیازی نۆژەنی بکەینەوە و پەرەی پێ بدەین. هەروە فڕۆکەخانەیەک لە دهۆک و کەرکووکیش دەکەینەوە جگە لە فڕۆکەخانەیەکی یاوی لە دەریاچەی دووکان. بەپێی ڕیزبەندی فڕۆکەخانەکان تا ئێستاش فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە پێش هەولێرەوەیە. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەڵێت چەند کەم و کوڕێک لە فڕۆکەخانەکەیاندا هەیە، لە پرۆژە و بەرنامەیاندا هەیە چارەسەریان بکەن، بەڵام کێشەکانیان لەگەڵ بەغدا هەروەکو خۆی ماوە. ئێمە چەند پرۆژێکی گەورەمان هەیە وەکو فڕۆکەخانەی هەولێر تەمان لەبەر بار و دۆخی ئیدارایی ئێمە بەتەمای ئەوە بین بەنیاز بن کەوا زووتر دەست پێ بکەین، بەڵام نەمانتوانی. بەڵام لە ئێستا ئێمە هەر ینی کاری لەسەرەکەین و هەندێکیشی دەستمان پێ کردووە و هەندێکی لە تەواوبوونیشە و چەشێکە لە بینی ئێمە و بەغا هەیە بە شێوەیەکی گشتی باسیەکەم، ینی لەبەریکە چووکە بەس پەیوەندی بە بواری فڕۆکەوانی نییە، بە شێوەیەکی گشتی ئێمە ئێشتا ئەو پەیوەندیانە لە بینمانە زۆر پتەو نییە. بەهۆی بایەخنەدان بە کەرتی گەشتیاری لە باشووری کوردستان کۆمپانیەکانی گەشتوگوزاریش گلەییان هەیە. ئەوانەی لە گەشتوگوزار دەکار دەکەن دەڵێن بەهۆی نەبوونی شوێنە گەشتاریەکان ناتوانن گەشتیار بهێن و دەواازەکانی وەبەرهێنان بەسەریاندا داخراوە. گەشتیاری لە دەرەوەی هەرێمی کوردستان بێنن بەراونەوە هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێ تورکیا و ئێران و بەشەکانی تر یاخود لە وڵاتانی عەرەبی لوبنان و میسر و ئەوانەی تر و یاخود لە وڵاتە ئەوروپیەکان بتوان گروپی گەشتوگوزاری گروپی گەشتیاری دروستکەن و بیانێن بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەمەش دوجار ڕێگری خۆمان ئەبێت. ئێمە ئەزانین کەم تا زۆر حکومەت گرنگیەکی ئەو توێنەیە بە گەشتی گوزاری یاخود شوێنە گەشتیاریەکان. لەم کۆڕبەندەدا زۆربەی سەرمایەدار و کۆمپانیەکان قسەی خۆیان لەسەر پرۆژە گەشتیاریەکان کرد. لە ئێستاشدا بەهۆی کێبڕکێ لە نێوان کۆمپانیەکان جۆرێک لە ڕکابەری لە نرخ و کوالیتیدا هاتۆتە ئارا کە ڕەنگە دوجار بە سوودی گەشتیار و بەکاربەران تەواو بێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.